محصولانی کە فەلاحی کابوت هەیە کە لای خۆمان کاو ئەسەر بەیتی پلاستیکی لە کوردستانە ناحیەکی ئیجابی هەیە بۆی کە هەنگاوێکی زۆر باش بوو لە زراعا کرا کە لە مەکشوفەی بڵین لە مەکشوفە چوینە دەرەوە کردا بە بەیتی پلاستیکی ئینتاجێکی زۆر تایەتی و مەجموعی خەڵکی زۆری تایە کە ڕائسمالێکی دادات کە سەرفکردۆ کراوە بە ئیستثمارێکی گەورە. ئەوە ناحیە ئیجابێکێتی. ناحیە سلبیەکەی ئەوەیە ئێمە لە خراپترین جۆری بەیتی پلاستیکەوە دەستمان پێ کرد. خراپێکی لەوایە ئەم بەیتە تونێلیانەی کە هەیە لێرە کەم نزمترین ئاستی هەیە لە ڕووی کوالیتیەوە لە چاو بەیتی پلاستیکی بە ئەسڵ ئەبێ مەڵتسپان بێ. مەڵتسپان ئیسپادەکی لەوایە کە هیچ پارچەیەک لە زەویەکەت نییە ئیسپادی لێ نەکەی بە کاملی هەمووی ئەچێنی ئیسپادی لێکە. بەڵام لەم بەیتە ئاساییانە مەساحێکی زۆرت هەم ئەوانەی کە لە بینی بەیتەکانە خەسارە بێ و هەم تەنیشتی نایلۆنەکان ئەو دوشوێنێت تۆ بە شێوەی ئیسپادی لێ ناکەیت. بۆیە ئەگەر جوتیارێک بیوێت مەشروعێکی تازە دانێت هەرچەنە بەڕاستی مکلیفە توانای هەبێ بتوانێت بەیتی مەڵتسپان دابنێ زۆر باشتر لە بەیتێکی ئاسایی تونێلی کە لێرە هەیە. و لە ناحیەی کوالیتی بەرهەمەکان کەشکەڵ عام زۆر باشن بەڕاستی. یەک کێشە هەیە لای ئێمە بەعام بەرهەم هەمووی بە سەما دەکرێت و سەمادەکەش تەبیعیە، یعنی شتێکی خراپ نییە. بەڵام ئەگەر بکرێ بۆ نمونە بڵێن بەرهەم بە سەمادی عزووی بێت ئەم مەحسوولە زۆر تەندروسترە بێت بۆ ناحیەی ئینسان. بەڵام لێرە ئەو تەوعیە نییە لە لای کڕیارەوە. بۆ نمونە من ئەگەر فەلاحێ بم خیاری بەرمە بازار بەڵام خیارەکە من بە سەمادی عزووی گەورەم کردووە لەگەڵ بەڕێزێکی ترە کە بەیتی پلاستیکی هەبێت خیارەکەی بەرێتە بازار کە سەمادی باتێ سەمادی NPK کیمیایی لە بازاڕی سێرەکی نێک ئەو پارە زیاترەکە لەبەرەوەی شکل و کوالیتی ئەو جوانترە. بەڵام ئێمە شکلی جوان نیە لەبەری سەمادەگەت ناوەتێ بۆیە پارەکەم ترەکە ماعیلم خۆی لە عالەمەوانێ لە عالەمە ئەو شتانەی کە بە عزوویە پارە زیاتر ئەکات فەلاح زیاتری ئیسپادی لێکە زیاتر چاویلێتی. بۆیە ئەوی کە لێرە ئەکرێ بەڕاستی هەمووی بە سەمادە بەڵام بە هەڵبەتە سەمادی خراپە لە هەموو عالەمە وایە هەمووی سەمادی دەدرێتێ و ڕشاندن بۆ میێرۆکانەکرێ بۆ کەڕۆکانەکرێ و ئەگەر بە ئەمانەتەوە بڵێم نیسبەتێکی زۆری جوتیار ئێستا هەز دەرمانەکەی کڕێ حسابی فترەی ئەمان و فترەی تەحریمێکە بۆی کە ئەوڵ و ئاخیر ئەم بەرهەماچێتە ناو بازار و خەڵک بیخوا خانەخواستە تووشی نەخۆشیێن دەبێت. ئەوی کە فەرقەکە کاتی ئینتاجەکەیە ئەجینە وەکو کوالیتەکان یەکشتە بۆ نمونە ئەوی کە جەنابەت باسی کرد لە شارباژێرە لەبەروی مەنتیقەیەکی ساردا عادەتەن لە مانگی 5 زراعەتەکەن لە مانگی ناگاتە مانگی کۆتایی پێ هەچی بازیانە لەبەروی مەنتیقەکان تۆ زێگەرمترە زۆربەی فەلاح دوو مەوسمەکە بۆ نمونە لە مانگی سێ و مەوسمێکەکات لە مانگی حەوتەوە بێ لە 15 خۆی حازرەکات و مۆسمی دوم دەست پێکاتەوە تا مانگی 11 و 12 ئەمان لە ناحیە کوالیتەکان هەردووکان یەکشتە. بەنسبەت پرسیارەکەتەوە چۆن وا لە بەرهەمەکانی ناوخانی پلاستیکی بکەین کە تا ڕادێک نزیکیان کەین لە ڕووی تام و چێژ و کواڵیتیەوە لە چاو بەرهەمەکانی دەرەوە. هۆکاری ئەوەی کە لە ڕووی تام و بۆن و کواڵیتیەوە تا ڕادێک جیاوازن ئەوەیە کە لە ناوخانی پلاستیکە تەبعاً ڕووناکی سنووردار کراوە. ئێمە ئەزانی داپۆشراوە کە ڕووناکی تەواوەتی ئەو ڕووناکی و کواڵەتی کێتە ناو بەیتەکانمان ناوخانە پلاستیکانمە جیاوازەوەی دەرەوەیە کەمەش هۆکارێکە بۆی کە لە ڕووی ئەو مادانی کە بەرپرسن لە دروستبوونی تام و بۆن لە دروستبوونی پێکاتە ئەڕۆماتیکەکان کە معتەرەکان و ئەمان ناگرێتەوە ئەمە هۆکارێکە بێکەوەی کە بۆ ئەکات تا ڕادێک جیاوازیە بە لەنێوان ئەو پێکاتانی کە لەناو بەرهەمەکانایە لە هەردوو لانەکە. و خاڵێکی تر ئەوەیە کە بەنسبەت بە پلەی گەرما و ڕوتوبەتی کە لەناو بەیتەکانمان هەیە بە هەمان شێوە ئێمە لەناو بەیتەکانە کەشوهەوا سابتە جێگەرە هیچ گۆڕانکاری ڕوونادا. بەڵام بەو بەرهەمانەی کە لە دەرەوەی هەیە تەبعاً تووشی جۆرە سترێسێکی مولائم و گونجاوە بن کە ئەمواکە کە هەندێک مادە هەیە ئەنتیۆکسیدانە هەندێک لە مادە ئەڕۆماتیکانی کە باسمان کرد واکە ئەمانە زیاتر دروست بنەوە مەش هۆکارێکە کە وا ئەکات کە تام و چێژی تا ڕادێک جیاواز بێت لە بەرهەمەکانی ناوخانی پلاستیک. بەنسبەت تام و کواڵەتی بەرهەمەکانە من ئاماژە بۆ ئەدەم کە کواڵەتی بەرهەمەکانی ناوخانی پلاستیکی زۆر باشە بەڵام لای زۆربەی خەڵک وا باسکراوە وا هاتووە کە لە ڕووی کواڵەتیەوە خراپ نووەمەن ئەمە کێتۆ سەر وجدانی جوتیار و بەرهەمێنەرەکانی ناوخانە پلاستیکان کە چ مادێک چ سەمادێک چ قڕکەرێک بەکارێن و بەرهەمێنانی بەرهەمەکانیان کە ئەتوانین بەکارهێنانی ماوادێکی باش سەمادێکی باش پێکاتێکی باش وا بکەین تا ڕادێک لە ڕووی کواڵەتی و نزیکانکەینەوە بە
لە چاوبەرەمەکانی دەرەوەی خانە پلاستیک. حوصل من جاء لما كان نبي وبيني حاجة بدل مساعدني صبر زمان كل بيسمى دوشي واسي شيء لا تشاندني